مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. برج صلاة سلام هردم لسر أحمدي هم آل أصحاب يار أمتي محمدي. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. محمد أشرف الأعراب والعجم محمد خير من يمشي على قدمه. بسم الله الرحمن الرحيم. پێشکەشی بە خێراتتانە کەم خی گەورە پاداشتی بە خێر و داتەوە ئینشاءالله. طبعا ئەمڕۆ ئێمە ئامادە بوون لە بێراوەی نوێ دۆڵی بالیسان لەسەر جادەی بە بۆنەی ئیجازە بەخشین بڕوانامە بەخشین لەلایەن بەڕێز مامۆستا مەلا عەلی خەتێ بە دوو مامۆستای ڕێزدار، یەکیان مامۆستا سەرباز کەمالە، یوتریشیان مامۆستا عەبدوڵڵا هیمدادە. طبعا ئەو بۆنانە هەر هەبوونە و بەردەوامیش دەبن ئینشاءالله. ئەو بۆنە ئاینە گەورانە پێشتر زۆر زیاتر بوون، ئێستاش الحەمدولیلا ناوە ئەبینین لە مەنتیقەی باسرما بڵێم بالیسان سێ مەدرسەی گەورە هەن لە مەنتیقەی حوجران و شەقڵا و مەسیفش کۆمەڵە حوجرێکی باش کراوەتەوە. ئێمە دەبی زیاتر و زۆرتر وەکو خۆمان هەم وەکو لایەنی و حکوومەتیش گرنگی بەو بابەتانە و بۆ بۆنە پیرۆزانە بدات. چکو بەڕاستی ئەو بۆنانە ئەمانە چیاڵێ سەرکردەکانی ئێمە ئەدیبەکانی ئێمە هەموو دەرچووی حوجرە بووینە، پەیمانگامان نەبوو، مەدرسەمان نەبوو، زانکۆمان نەبوو، هەر حوجرە بوو. ئیدی ئەگەر ئەمانەوێ خەڵکمان بەرەو پێش بچی لەلایەن ڕۆشنبیری و سیاسی و هەموو بوارەکان ئەبێ بگەڕێنەوە سەر ئەسلی بابەتەکە، ئەویشتە ئیجازەی عیلم و حوجرە و فەقێنە. الحەمدولیلا دڵمان خۆش بوو زۆر ئینشاءالله خوای گەورە بەرەکەتی تێدەخات و زیاتر و زۆرتر بەردەوام. کاتی خۆی حوجرەکانی کوردستان هەموو علومەکانی شەرعی تێدا خوێندراوە، هەم علومی ئەکادمی و هەم علومی شەرعی. مامۆستایانی گەورەی ئێمە خاوەنی هەموو عیلمەکان بوون، وەکو مامۆستا نەوڕەسی باسی کردو، وەکو مامۆستا مەلای گەورەی کۆیە کە باسی کردووە. مامۆستایانی کوردستانی ئێمە بەڕاستی خاوەنی فەضڵێکی زۆر گەورە بوون، خاوەنی عیلمی گەورە بوون. ئەو مەلا گەورانە بەڕاستی بوون بە هۆکاری ئەمەی کە ملەتی کورد خاوەنی ماڵ و سامانی تایبەتی خۆی بێ، خاوەنی ئەخلاق و ڕەوشتی خۆی بێ، خاوەنی کەساەتی خۆی بێ، خاوەنی جێگە و پێگەی خۆی بێ. ئەوەش لە شۆوە دەستیان کەوتووە لەو مەلا گەورانە. ئەو مەلا گەورانش لە حوجرەکانەوە پێگەشتون. بۆیە لە قەدیمدا بەڕاستی ئەو حکووماتانەی کە هاتوون بە تایبەتی خلافەی عوسمانی و حکووماتەکانی تری کە لە بەغدا و وڵاتانی دیکە بوون، ئەوانە زۆر گرنگیان بە حوجرەکان داوە. بۆیە ئەو هەموو کەڵا ولەما گەورانی وەکو پێشەوە قازم حەماد، وەکو مامۆستا نەوڕەسی، وەکو شێخ عوبەدلای شەمزێنی، شێخ سەعیدی پیران، شێخ مەحموود، مامۆستاکانی دیکە، مەلای گەورەی کۆیە، مامۆستای مەلای گەورەی کۆیە، مامۆستا گەورەکانی سلێمانی، هەڵەبجە، ڕانیە، ڕەواندوز، هەولێر، وەکو مامۆستا مەلا ئەفەندی هەولێر، مامۆستا گەورەکانی دیکە کە هەمووی هەڵکەوتون ئێستا هەندێکیان لەبیر نییە، ئەمانە هەموو لە حوجرە بەڕاستی پێگەشتون. بۆیە پێویستە دیسان ئەم دەسەڵاتەی هەرێمی کوردستان هەڵبستێ بە گرنگدان بە حوجرەکان، بە تایبەتی وەزارەتی ئەوقاف، واجبی سەرشانێتی لە هەموو ئەو جێگانەی کە دەتوانن حوجریان هەبێ، فەقییان هەبێ، خزمەتی فەقێ بکەن کە الحەمدولیلا میلەتی ئێمە بەڕاستی هەمووی دینپەروەرە و خزمەتی مامۆستایان دەکەن، خزمەتی حوجرەکان دەکەن، خزمەتی فەقیەکان دەکەن. ئێمە ئێستا مەلایەکی زۆرمان هەیە کە ئەهلی تەدریسە، بەڕاستی سێرەکەی ئەوقاف ئیجازە نادا کە حوجرێ بکاتەوە. ئەمە شتێکە یانی بەڕاستی جێگەی پرسیارە. بۆیە پێویستە بە حەقات لە هەموو جێگاکان، لە سلێمانی، لە هەڵەبجە، لە شارەکانی کە حوجرە بکرێتەوە، ئیجازەی ئەو مامۆستایانە بدەن کە شەهادەیان هەیە، ئیجازەی عیلمیان هەیە، دکتۆران هەیە، ماستەریان هەیە، عیلمێکی باشیان هەیە. بەڵام سەیرەکەی یعنی ئێستا من بە شەخصی خۆم سەیرەکەی حوجرەمان نییە، دەچینە ئەوقاف داوا دەکەین کەسی ڕێگەمان ناکەن، ینی ناتوانین
لەبەرەوە بەڕاستی جێگەی خۆیەتی کە گرنگی بە حوزەکان بدێتەوە. منطقەی خۆشناوەتی جێگەی ئەوە بووە کە مەلای چاچی لێ بووە، مەدرسەی چاچی لێ بووە و علم و زانیاری لە خۆشناوەتی براو کرایەوە. لێ نسحەتمان ئەوەیە ئەوەل جار لە کاربەدەست و مەسئولەکان کوردستانی هەمووی بە وەزارەتی ئەوقافیشەوە و بە سوڵتە هەموو نسحەتەکەمان ئەوەیە خزمەتی علم بکەن، خزمەتی دین بکەن، خزمەتی فەقێ و مەلا و مەدرسە و مزگەفتی بکەن. چونکی هەموو مەسئولەکان و هەموو کاربەدەستەکانی کوردستان واللهی هەموویان قەرداری مزگەفتانن. ئەو شۆڕشانێک کە کرانە لەو کوردستانەی ئەگە مزگەفت نەبا لەو گوندانە شۆڕشیان پێ ناکرا. حەوانەوە و نووستن و خواردن و هەموو شتیان هە لە مزگەفتان بووە. زاکو دەبی ئێستا مزگەفتی ئیهمال بکەن مەسئولەکان، واللهی دەبی مزگەفتی وەکو چاوی خۆیان خزمەتی بکەن ئاگیان لێبی. نسحەتیشمان لە مامۆستایەکانە ئەوانەی مامۆستانە لە گوندەکان لەو گوندانە کە تەدریس تەرک نەکەن، دەرسی برێنەوە بە فەقیان. شەرت نییە هەر مەدرسەکەت هەبی دە فەقێ و پازدە فەقێت هەبی. ئەی مامۆستا لەو گوندەی دانیشتی هەر چار پێنج تەلەبەی خرکۆ و دابنێ بینە دەرسی جزویان پێ برێ، ئادابیان پێرێ، ئەخلاقیان پێ برێ، عەقیدەیان پێ برێ. چونکی کافرەکان ئەوە بە هەموو نەوعەچی دەگەڕێن، بە تایبەتی لە کوردستانی ماسوچی کەس منعیان ناکە، دێن ئەخلاقی غەیری ئیسلامی فێری ئەو مندارانە ئەکەن. دەبا ئێمەی مسلمانیش حەول بدەین ئەخلاقی ئیسلامیان فێر بکەین، ئادابیان فێر بکەین، قورئانیان فێر بکەین. با ئەمەش قسووری نەکەین، تەمبەلی نەکەین. هەر کەس بە قەدەرە خۆی، شەرت نییە تو هەر کتێبەشی ئاخری ماددان برێەوە. واللهی ئەگەر بێت و جزوی برێ و سیپارەی برێ بەو تەلەبانە لەوانە هەندی ئەوەی کەوا مختصەری لێتۆ خێرت بگاتێ. سوچی ئەوە بدایەتەکەیە، شاشەیە، ئەتو فێریەکەی لە ناو دری ئەچەسپێ فێرە ئەو ئەخلاق و ئەو عەقیدەیە بیتن. خێرەی گەورەیە مامۆستایەکان ئیهمال مەکەن.
لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. پێشەشی بە خێراتنی کەناڵی پەیامەکەم خوا پاداش بداتەوە، بەخێر بێن ماندی بوون ئەزەت و کێشە داواکان لە خوا رب العالمین خوا پاداش بداتەوە. حوزرەکەمان تقریبا لە 81 حوزرمان هەیە، ساڵی 81 سی فەقیەمان هەیە ئێستا. لەو سی فەقیە دوو فەقی جازیان وەگرت و لەو باخسەی ئەوە دوو گوڵ پشکن و هاتنە ڕێزی مامۆستایان. ئەوڕۆ زۆر خۆشحاڵین کە ئەوە هەمومان لەو گوندەی کۆبووینەوە بە مناسبەی الإجازة العلمية دو فقيه هاتنا رزي ما مسان بخوشارين وخفاداش داتو يا ربي. بسم الله الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. پیش شيء دست خوش لكنا كذا كم كوا ما عندي ممكن اجتهاد بيكون ياخذ بخير سرساوان. أمن زيكي دصالة لخدمة مع مسان ولا خدمة حجرة خارجي إخواني درسي حجرة. لمدة أو دصالة نزيكي لحف شوني مخندوه. للاي حفت مع مصاي جواز مخيندوا تاوكو جيشتم بوروجا لخدمة مع مصاي برز خليش أو درسانة بينو تاوكو جيشتم بوروجا بيروز مباركة للاي مع مصطفى علي خطي إجازة علما في بخشرة براسي زور بيويستا حكومة دا صلاة داران أواني كواتوانان بهر الشوازك اهتمام بحزري بدين أقر بيتو مبقرين ورابردو تمشاي ميجوب كين مع مصايانو مجاهدانو جوراني أمد شاعران وأديبان حميان لحزرة بيجيشتون قديم أو كليات أو جامعات نبوا هر حزرة بوا خلشي پرورده كردو خلشي فير خوين دواري كردو خلشي تيجان دوا للدين لا روشي بيغمبر خوا عليه الصلاة والسلام جا بيويستا حزرة إهمال نكريو بهمومان حول بدين اهتمام جزور بحزرة بدين. الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق محمد آله وصحبه أجمعين. سرتا سوپاس ستایش لبو خوای گەورە ئەکەین و سوپاس ستایش دایک و باوکومەکەم و سوپاس ستایشی ئەو مامۆستای بەڕێزانە ئەکەم کە خۆیان پێوەماندی کردیم هەتا ئەوڕۆم ئەمن بەخۆ سەرباز کەمال و سو خەرچی گوندی بێراوەی مەکوڕی مامۆستا مەلا کەمالی بێرایەمە هەر لەوێن دەرێکانی حوزرەمان هەیە خزمەت بە حوزرە ئەکەین و هەر لەوێن دەرێکانیش خوێندنەکەم تەواو کردێ و لەسەر دەستی مامۆستا عەلی خەتێ ئینجازەکەم ئەوڕۆ وەرگرت و ئینشاءڵڵا هەر لە گوندی بێراوەش ئەمینێم و لەوێن دەرێکانی زیاتر خزمەت بە عیلم و معریفەت ئەکەم و زیاتر ئینشاءڵڵا اهتیمام بە حوزرە ئەدەم و ئینشاءڵڵا. والله حجرەکان بەخۆ ئەزانی هەر کەسێک یعنی لەو حجرانە بخوێنیتن وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوا ئەوەل جار دعوە بانگەوازەکەی خۆی بەنیهێنی کرد و لە پاشان دعوە بانگەوازەکەی خۆی ئەعلان کرد بە هەمان شێوەش فەقیهەکانیش ئەو هانە هەموو لە خزمەت قورئاندان لە خزمەت حەدیثدان لە خزمەت شریعەتی خوای پەروەردیگاردان لە پاشان کە لە حجرەیە خۆیان تەکمیل کرد و هەنجینێکانی ئینجازی علمی وەرەگرن و لە پاشان دینی خوای پەروەردیگار براوەکەنەوە بەوەی کە خزمەتی ئەو خەرکەی ئەکەن و بە وتارە بە دعوەیە بە پێشنوێژە بە ژمارەکردان يعني ملاتي لأولي دقادابي حتى إنسان لدات شخوبي حتى أو كاتي أتستنا وقبري هر خزمتي خرشي أكاتن بو حبيبي خوش لقايتو ربي بنرى صلوات بو حبيبي